ئەمین محەممەد هاوڵاتیەکی شاری سلێمانیە و تەمەنی 6 ساڵە و 6 منداڵیشی هەیە. بە وتەی خۆی 75 کەس لە خێزانەکەی ئەنفال کراون لە کۆڕەوەکەی ساڵی 1992دا لە ئەنجامی وەرگەڕانی تراکتۆرەکەیان کەم ئەندام دەبێت و قاچی ڕاستی بە تەواوی لەدەست دەدات. لە دوای ئەو ڕووداوەشەوە دۆخی ژیانی ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپی چووە. لە ئێستاشدا مام ئەمین لە هۆڵی یەکێتی کەمەندامان دانیشتووە و چاوەڕێی وەرگرتنی 40,000 دیناری هاوکاری خێرخوازانە بەهۆی خراپی گوزەرانیشەوە. لەگەڵ سەرجەم ئەندامەکانی هاوڕێی بڕیاریان داوە پێشوازی لە جەژن نەکەن. بڕیارمان ئەوەیە کەمەندامین و هیچمانیە و هیچمان بۆ ناکرێ و کاسبیمان بۆ ناکرێ و معاشەکە نەوەتە بەشمان ناکا و ئیدارەی پێ ناکەی مەعیشەتمان ناڕۆتە ڕێوە. هیچێکی ئابم ڕەنگە هیچەکرێت دارێکی ڕخوتەخە هەتا من لە چاو باجەکە تا زۆر باشم وایە باری نییە ڕانی نییە قاتی نییە ئەبێ یارمەتیمان بۆمان زیاکەن ئەبێت چاوتان لێمانە بێت. کەمەندامان هێشتا موچەی مانگی 12 ساڵی 2016یان وەرنەگرتووە و بەهۆی خراپی گوزەران و پێنەدانی موچەکانیان لا گربوونەوەیەکدا بڕیاریاندا هیچ ئامادەکاریەک بۆ پێشوازیکردن لە جەژنی قوربانی پیرۆز نەکەن. بەشێک لە کەمەندامانیش بە دەرونی پڕ و فرمێسکی قەتیزماوی چاویانەوە دەڵێن تەنها داوا لە خودا دەکەن حەقیان بسەنێت لەم حکوومەت و دەسەڵاتە. کەمەندامەکە سفرەی بەتاڵە بۆیە ئێمە هەمومان بەیەک دەنگەڵێین جەژن ناکەین. جەژن لەسەر سفرەی بەتاڵ لەسەر گیرفانی بەتاڵ ناکرێت. ئەم هەموو توی بینی هەمووی بە عام وعدی داوە جەژنێک لەکەن لە ماڵی خۆیە چونکە 6 بە 6 مانگجارە 7 مانگجارێکدەن پارەی هەموو کەمەندان پارەی معاشێکی وەزیرە. ئەم حکومەتەیە گێبە ئیسمانە معاشەکەیان بڕیوە ئەگینە باش بوو بۆ خۆمان خەرجمانە کرد. ئیستا نەماوە معاشەکە نەماوە نازانم چی لێەکەن بۆ خۆیانەی خوان سەیارەی چاکیانەیە و ماڵی چاکیانەیە و خەڵکیش گوناحە خەڵکیش بەستە زمانە هەمووی داماوە. ئەوە یەکەم جار نییە کەمەندامان ڕای بگێنن کە بەشداری بۆنە کۆمەڵایەتی و نیشتیمانی و ئاینیەکان ناکەن. بە درێژایی قەیرانی دارایی کەمەندامان بەهۆی خراپی گوزەرانیانەوە نەیانتوانی وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی پێشوازی لە بۆنەکان بکەن. ئەم هەڵوێستەشیان بە پەیامێک دەزانن بۆ بەرپرسانی حکوومەت تا لەوە زیاتر کەمەندامان ئازاری بێموچەیی و کەم دەرامەتی نەچێژن. ئیحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.